بەڵێ لەگەڵ میوانەکەم لەسەر بارودۆخی ئێستای شەڕنێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێران قسە دەکەم بە تایبەتی کە ئێستا ئاگری شەڕەکە چادێت بەرفراوانتر دەبێت پێدەنینە نێو دووەم هەفتەی ئەم شەڕە بەرفراوانەوە بەڕێز شاهۆ قەرەداغی ڕاوێژکار لە سنتەری ڕامان بۆ توێژینەوەی سیاسی و ڕاوێژکار باڵا میوانمە بەڕێز شاهۆ سپاسکە لەگەڵ کوردستان 24 ئەمەوێ بزانم کە بۆچی هەموو پێشبینیەکان بۆ ئەوە دەچن کە شەڕێکی درێژخایەن لە نێوان بەرەکانی شەڕدا ئێران ئیسرائیل و ئەمریکادا ڕوودەدات و هیچ هیوایەک بۆ کۆتایهێنان یا دانوستان یا ڕاگررتنی ئەم شەڕەن نییە ئایا لە سەرەتاوە ئامانجەکە ئەوە بوو؟ بۆ بینەرانی عزیز لە ڕاستیە ئەوەی کە دەیبینین بە تایبەتی لەم چەند ڕۆژەی ڕابردووە ئاماژەیەکی ڕوونە کە جەنگەکە لەوانەیە پەرەبسەنێت و لەوانەیە زیاتر فراوان ببێ. هەر لە سەرەتای لێدانەکانی ئەمریکا بۆ ئێرانەوە چەند سیگناڵێک هەبوو ئیشارەتێک هەبوو کە پشتیان بەوە دەبەست کە خەڵکەکە لە ئێرانیش خۆپشاندان بکەن و یارمەتی دەربن لەوەی کە پەستانە دروست ببێت لەسەر سەرکردایەتی ئێران. دەبینین ئێشتا ئەوە دروست نەبووە لەبەرەوە بینیمان تۆزە لەمەوە پێش سەرۆکی ئەمریکا جەختی لەوە کردەوە کە دووبارە بە قورسی هێرش دەکەنە سەر ئێران. لە بەرامبەریشا ئێران هەر لە سەرەتای جەنگەکەەوە وەکو استراتیجیتێکی نوێ هەوڵیە هەموو ناوچەکە پەلکێشی ئەم جەنگە ئەم ململانەیە بکات. هێرشی کردە سەر وڵاتانی ناوچەکە وڵاتانی کەندا و هێرشەکاتە سەر عێراق، سەر هەرێمی کوردستان، ئازەربەیجان، تورکیا. ویستی پەیامێک بگەێنێ بە جیهان و بە ئەمریکا کە مەترسی دروست بێت لەسەر ئێران واتە سوتاندنی هەموو ناوچەکە. بەڵام دەبینین ئەمە یعنی ئەنجامەکانی ئەرێنی نەبوو بۆ ئێران، بەڵکو پێچەوانە بوو. زۆردەی وڵاتانی کەندا و بیرەکەنەوە کە ئەوانیش بەشداری بکەن لەم پرۆسا سەربازیە دژی ئێران. ئەزەربەیجان بینیمان هەڵوێستێکی توندی هەبوو دژی ئێران کەواتە ئەو استراتیژیە ئێران کە ویستی هەموو ناوچەکە داخلی ئەم شەڕکات یاخود پەستانە دروستکە بۆ ئەوەی ئەمریکا پاشگەز بێتەوە لە لێدانەکانی ئەبینین سەری نەگرتووە و پێچەوانەوە ئەم وڵاتانە بە تایبەتی ئیسرائیل باس لەوەکەن کە پێویستە ئەو گۆڕانکاریی کە پێویستیانە لە ناوچەکەیان دروستی بکەن و کە ئێران بگرێتەوە سوورن لەسەری و ئەمریکا بەردەوامە لەوەی کە دەڵێت سەرۆکی ئێران یاخود مرشدی ئێران پێشەوە ئێران ئەبێ ئێمە بەشدار بین لە هەڵبژاردنیا. ئەمە یعنی بژاردەیەکی زۆر قورسە بۆ ئێران ناتوانێت قبوڵی بکات لەبەرەوە بەردەوامە بێت لە جەنگ هەتا هەوڵ بە هاوسەنگی هێز دووبارە یەکسان بکاتەوە لەگەڵ هاوسەنگی هێز دووبارە چۆن یەکسان دەبێتەوە بەڕێز شاهۆ؟ ئێران ئەوێ ئاماژەیەکی ڕوون بات یاخود لە ڕێگەی ئەم هێرشانەوە وا لە ئیسرائیل و ئەمریکا کابکات جارێکی تر نەتوانن بەم شێوەیە هێرش بکەنە سەر ئێران. بەڵام ئەمەش قورسە، ئەمە ئەستەمە، چونکە ئەبینین ئەم جارە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشەوای ئێرانەکانی یاخود مەرجەئی باڵای ئێرانەکانی لەناو بردووە و بەم شێوازە و لەگەڵ 50 سەرکردەی ترا و دووبارەی ئەکاتەوە کە ناهێڵێ کەسێکی تر هەڵبژێرێتەوە. بەلای منەوە ئێران لە پێشووە چەند کارتێکی زۆری هەبوو دەیتوانی بەکاری بهێنێ، لەوانە نفوزی ئیقلیمی، لەوانە گروپە چەکدارەکانی لە ناوچەکەیە. ئێستا دەبینین بە تەواوی لاواز کراوە، یعنی لە لوبنان دەبینین ئیسرائیل بە توندی لە حیزبوڵایە، سووریا لە دەستداوە بە کاملی، هەروەها لە عێراق زۆربەی گروپەکان بەشداری ئەم شەڕە ناکەن. چەند گروپێکی دیاریکراوە نوجەبا کەتائب سەیدی شوهەدا، حیزبوڵڵا و چەند گروپێکی تریش. کەواتە ئەم پەیامانە گەیشتووە بەم گروپانش کە ناتوانن داخلی شەڕێ بن کە ئەزانن دۆڕاون. ئێران بەم شێوەیە ناتوانێت ئەم هاوسەنگیە دووبارە دروست کاتەوە کە پێوترێ هاوسەنگی ڕەدع کە جارێکی تر وا لە ئیسرائیل و ئەمریکا بکات دەستی لێوەنەیەن بە پێچەوانەوە. ئێستا مادەم بە ئاسانی توانیان مەرجەی ئێرانی بکوژن لەمە لا بیرەکەنەوە بە شێوەیەکی تونگتر هێرش بکەنە سەر ئێران، نەک دوودڵ بن لەوەی هێرشەکانیان بکەن لە ترسی ئێران و ڕەدات فعلەکەی یانی کاردانەوەکانی. باشە بەڕێز شاهۆ گەرباسی دۆخی ناوخۆی ئێران بکەین. دوای 37 ساڵ لە سەرکردایەتی کردنی وڵاتێکی وەکو ئێران کە وەکو ئاماژەتان پێکرد دەستی لە گۆڕانکاریەکانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا هەبووە، عەلی خامنەی کوژرا کە بە باڵی کۆنسەرواتیڤی حکوومەتی ئێران دەناسرا. پێت وایە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە چیتر ئێران ئەو ناوەندە بڕیارە گرنگن نەبێت کە وڵاتان بتوانن لەگەڵی وەکو پێشووتر مامەڵە بکەن، یان ئەگەر هەر کەسێک بێتە سەرکار ویلایەتی فەقیه و سیاسەت و استراتیژیەتی ئێران وەکو خۆی بەردەوام دەبێت؟ بێگومان لە سەردەمی ئەم ئیدارە نوێی ئەمریکا، سەردەمی دۆناڵد ترامپ دەبینین ئەوە ڕوودەدا کە ئێران پێشتر بە شانازیەوە دەیوت ئێمە دەسەڵاتمان هەیە بەسەر 4 پایتەختی عەرەبیە،
بەڵام ئێستا وای لێ هاتووە نەک دەسەڵاتی نییە بەسەر چوار پایتەختی عەرەبیا بەڵکو سەرۆکەکەی شیە بێ ئەمریکا داینێ یا ئەمریکا بەشدار بێ لە دانانی بێگومان ئەمە ینی گەڕانەوەیە بۆ دواوە ئەمە لاوازبوونێکی زۆرە لە ناوچەکەیە ئێران پێشتر خۆی وا نیشانەدات کە ئەو وڵاتەیە ناکرێت هیچ گۆڕانکاریە لە ناوچەکەیە ڕووبا بەبێ پرسکردن بە ئێران بەڵام ئێستا دەبینین لەوە دەرچووە وڵاتان زۆر ئەو حسابی جارانی بۆ ناکەن چونکە هەم لەم جەنگەیشا دەرکەوکە زۆرێک لە ئەو توانە سەربازیانەی کە ڕیکلامی بۆ کرد لە ڕابردووە لەسەر ئەرزی واقع بەو شێوازە نییە یعنی بە بڕوای من جارێکی تر لە دەستدانی خامنەئی جارێکتر ئێران ناتوانێت بەو هێزەی ڕابردووەوە لە ناوچەکەیە هەنگاو بنیە و وڵاتانی ناوچەکەش ئەو ڕاستیە ئەزانن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێداگرە لەوەی کە نابێت هیچ هێزێ لە مەولا لە ناوچەکەیە گروپی چەکداری هەبێ هەڕەشە دروست بکە بۆ سەر ئیسرائیل یاخود چەند یعنی وەکو ترامپ وتی ئەوان دەیانوت مردن بۆ ئەمریکا بەڵام ئێمە سەرکردەکانی ئەوانمان کوشت نابێت هێزێکی ئایدۆلۆژی بەم شێوەیە دروست بێتەوە لە حاڵەتی هەر گۆڕانکاریەکشا لە ئێران بە هیچ شێوەیە ڕێگە نادرێت وەکو جاران ئەم هێزە بالیستیە ئەم ساڕوخانە ئەم میلیشیانە لە ناوچەکەیە دروست بکاتەوە لەبەرەوە بە بڕوای من ئێران بەرەو گۆڕانکاریەکی گەورە دەڕوات و لە کۆتاییە ئەو هەموو نفوز و سیاسەتانی کە لە دەرەوەش پەیڕەویە کرد هەمووی ئەگەڕێتە دواوە بە شێوەیەکی بەرچاو چونکە ئەمە استراتیجیتێکە ئیسرائیل و ئەمریکا پەیڕەویەکە باش ئەو گۆڕانکاریانەی کە لە ئێراندا دروستە بێت چه کاریگریە لەسەر کۆی گۆڕانکاری و پێشاتەکان وهروەها استراتژی وڵاتان لە ناوچەکە دەکات ئایا چاوەڕێی گۆڕانکاریەکی ڕیشەی دەکەین لە جیۆپۆلیتیکی ناوچەکەدا وەروها داڕشنەوەی جارێکی دیکەی نەزمی جیهانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە؟ بێگومان بە شێوەیەکی زۆر کارەکاتە سەر ئەوە کارەکاتە سەر ناوچەکە چونکە لە حاڵەتی ئەوەی کە ئیسرائیل و ئەمریکا توانیان جمهوریەتی ئیسلامی بشکێنن بێگومان فەراغێک دروستە بێ بۆشاییەکی گەورە دروستە بێت لە ناوچەکەیە ئەو شوێنانەی کە پێشتر ئێران هەژمونی لیان هەبووە وڵاتانی تر هەوڵەیە ئەو شوێنانە پڕ بکاتەوە لەوانە تورکیا چاوی لەوەیە کە ببێتە جێگرەوەیەک بۆ هەژمونی ئێرانی لە ناوچەکەیە بەڵام لە بەرامبەریشە ئیسرائیل کە خۆی بە ئەو کارکتەرە سەرەکیە ئەزانێت کە ئەم گۆڕانکاریانەی کردووە دەبینێ ئەو پێویستە ئەو بۆشاییانە پڕ بکاتەوە و شێوازی ناوچەکە بە شێوازێ بگۆڕێ کە جارێکی تری هیچ هێزێ نەتوانێت هەڕەشە بۆ سەر ئیسرائیل دروست بکە لە بەرامبەریشە وڵاتانی کەنداویش تۆزێ قەلەقن لەوەی ئەگەر نەتوانن بەشدار بن لەم گۆڕانکاریانە لەوانەیە ئیسرائیل ببێ بە زلهێزی ناوچەکە ئەوە نەتوانن زۆر بە شێوەیەکی باش مامەڵەی لەگەڵا بکەن بێگومان ئەم گۆڕانکاریانە هەمووی لەوانەیە چەند بنملانەیەکی تر دروست بکات لە پێناو پڕکردنەوەی ئەم بۆشایانەی کە دروست ئەبێت بەڵام ئەوەی کە ئێمە دەیبینین ئەوەیە کە ئەم گۆڕانکاریانە حتمیە یعنی ئەبێ ڕووبات چونکە ئیداری ئەمریکی لە ڕێگەی لێدوانەکانیانەوە لە ڕێگەی تێڕوانینی ترامپ بۆ ناوچەکەەوە بە هیچ شێوەیە ڕێگە نایە ئەم هێزە بەردەوام بێت ئەوە تا ئیتفاقاتی ئیبراهیمی کە داواکە وڵاتان لەگەڵ ئیسرائیلە پەیوەندیەکی سروشتیان هەبێ ئەم هەموو شتە ناکرێت بەردەوام بێت لەگەڵ بوونی سیستەمێکی ئایدۆلۆژی پێویستی بە گۆڕانکاریە هەیە بەڵێ لەگەڵ ئەمەی کە شەڕ بۆ سەر ئێران دەستی پێ کرد ئێران زۆر بە توندی هەر لە یەکەم کاردانەوەدا هێرشی سەر بنکەکانی ئەمریکای لە وڵاتانی عەرەبی کرد بە شێکلە وڵاتانی کە دۆست و هاوپەیمانی بوون و ڕۆڵی نێوەندگیریان دەگێڕا لە ئاڵۆزیەکانی نێوان ئێران و ئەمریکادا بەڵام ئەمڕۆ سەرۆکۆماری ئێران وتی ئێمە چیتر هێرش ناکەین و داوای لێبوردنی کرد ئەگەر هێرشیان کردو بەهۆی بوونی بنکەکانی ئەمریکاوە ترامپیش هاتە دەنگ لەسەر ئەم بابەتە پێت وایە ئەمە هەڵوێست و کاردانەوەی وڵاتانی عەرەبی لەم دۆخە هەستیارەدا دەگۆڕێت یا گۆڕانکاریەکی بەسەردادێنێت؟ بێگومان وەکو سەرەتا ئاماژم پێکرد ئێران ئەیویست وا لەم وڵاتانە بکە وا لە وڵاتانی کەنداو بکە کە پەستانە دروست بکەن لەسەر ئەمریکا بۆ ئەوەی هێرشەکانی ڕاگرێ بۆ سەر ئێران و بگەن بە ئیتیفاقی ڕێکەوتنیە بەڵام ئەمە ڕووی نەیە بینیمان ینی لە دوانی زۆر قورس لە وڵاتانی کەنداوە دەرچوو حتا قەتار کە زۆر یەکێکە لە وڵاتە نزیکەکان لە ئێرانەوە ئەمە وای لە ئێران کرد کە چەند پاساوێک بات کە بۆ وڵاتانی کەنداو کە بڵێ ئەمە کاردانەوەیەکی سروشتی بووە بۆ لە دەستدانی پێشەواکەمان نەمانتوانی کە خۆمان کۆنتترۆل بکەین بۆیە ئەم هێرشانەمان کردووە بەڵام لەسەر ئەرزی واقع ئەم هێرشانە کاریگەریەکی زۆر نەرێنی هەبوو لەسەر ئێران بێگومان ئەمریکاش ئەمەی قۆستەوە وای کرد کە وا لە وڵاتانی کەنداو بکات زیاتر قەناعات بکەن بەوەی کە بوونی ئێران
بوونی ئەم هێزە لەم ناوچەیە و ئەم چەکدانەی هەبێت نەکتەنیا هەڕەشیە لەسەر بنکەکانی ئەمریکا و لەسەر ئیسرائیل بەڵکو لەسەر هەموو وڵاتانی ناوچەکە دەبینین لە زۆربەی وڵاتانی ناوچەکەی هێرشەکرێتە سەر ئوتێلەکان، هێرشەکرێتە سەر فڕۆکەخانەکان، هێرشەکرێتە سەر شوێنی مەدەنی کە ئەمە بەڕاستی قەناعەتێکی لای ئەم وڵاتانە دروست کردووە کە ئەم هێزە پێویستە گۆڕانکاری بەسەردا بێت یاخود لاواز بکرێن نینۆکەکانی لە ناو ببرێ بۆ ئەوی جارێکتر نەتوانێت ئەم هەڕەشەیە دروست بکات، چونکە ئەو زیانانە گەورانەی گەیشتووە بە وڵاتە عەرەبیانە، یعنی زیانێکی زۆر تەنها مادی نییە بەڵکو معنەویە لە ڕووی نێودەوڵەتیەوە وەکو شوێنێکی ئارام سێر ناکرێت لە مەولا بەهۆی بوونی ئەم ڕژێمەوە و بەهۆی ئەم هەڕەشانەی کە ئەکرێتە سەر وڵاتانی کەندا و لەبەر ئەوە بە بڕوای من کاریگەریەکانی نەرێنی بوو لەبەرەوە ئەم لێدوانە لە پزیشکیانەوە لە سەرۆکی ئێرانەوە هات، بەڵام دەبینین کە زۆر لە وڵاتانی کەندا و لەوانەیە قەناعەتیان بەم پاساوانە نەبێت بۆ مامەڵەکردن لەگەڵ هەڵوێستەکانی ئێران. باشە بەڕێز قەرداغی ئەوەی کە سناریۆکانی دوای ئەم هێرشانە و دەستپێکی ئەم ئاڵۆزیانە باسی لێوە دەکرێت دەگوترێت یا شەڕەکە دەوەستێت ئەم جارە لە شەڕی ڕاستۆخۆوە دەگۆڕدرێت بۆ شەڕی نیابەتی لایەن دەست و پەیوەندیەکانی پێشووی ئێرانەوە لە ناوچەکە بۆ شەڕی ناڕاستۆخۆ لەگەڵ بەرژەوەندیەکانی ئیسرائیل و ئەمریکا یان نە ئەمای ترجارێکی دیکە ئێران ملکەچی داواکاریەکان دەبێت و گۆڕانکاریەکی ئەوتۆ وەڕیشەی لە ئێران ڕوونادات پێتان وایە چی ڕوو دەدات هەرچەندە پێشبینیکردنی کۆتایی هاتن یا خوێندنەوە بۆ ئەم پێشهاتانی لە بەردەماندایە تۆزە سەختە؟ بێگومان پێشبینیکردن زۆر قورسە، چونکە ئێستا ئێران بڕوای وایە ئەگەر لەم حاڵەتەیە ڕازی بێت بە گفتوگۆ قبول بکاتەوە گفتوگۆ نییە، ئەوە تەسلیم بوونە. ئێمەش بیرمان نەچێت کە ترامپ دووبارە باسی ئەوەی کردەوە کە مفاوەزات و گفتوگوی لە ئێران ناوێت بەڵکو تەسلیم بوونێکی کاملی ئەوێ. ئێران وەکو جاران ناتوانێت ئەم کارتانە بەکاربێنێ. دەبینین ئێستا کارتەکانی هەمووی کردوتە کار بۆ ئەوەی هێرش بکەنە سەر وڵاتانی ناوچەکە ئەم میلیشیانە بجوڵێن، بەڵام توانای جارانیان نییە. لەبەر ئەوەش ئێران و ئیسرائیل و ئەمریکا لە پێش ئەوەی ئەم هێرشانە بکەنە سەر ئێران سەرەتا ئەم گروپە چەکدارانیان لاواز کرد لە بەروی کارتەکان لە دەستی ئێران دەربێنن. بە بڕوای من لەدا هاتووە ئێران هەر مەجبورە کە ملکەچی ئەم عاسیفەیە بێت، ئەم گەردەلوولە بێت کە هاتووە ناتوانێت بەرەنگاری ئەم گۆڕانکاریانە بێتەوە، چونکە بیرمان نەچێکە لە ناو ئێرانیشا کە چەند هەفتەیە پێش ئێستا بیرمان بێت خۆپیشاندانێکی زۆر کرا نزیکی لە 20,000-30,000 خۆپیشاندەر کوژرا، کەواتە لە ناو ئێرانیشا داواکاری هەیە بۆ ئەوەی گۆڕانکاری بکرێت، لەوانەیە هەمووی بۆ گۆڕانکاری ڕژێم نەبێت بەڵکو ئەوەیە کە سیستەمێک دروست ببێت کە تەرکیز بخاتە تیش بخاتە سەر داواکاری هاوڵاتیانی ئێرانەوە نەک دروستکردنی گروپ و چوونە دەرەوەی سنوورەکانی ئێران. لەبەرەوە من پێم وایە کە ئێران ئێستا ئەوێت تۆزێ درێژە بکێشێ بۆ ئەوەی وا لە ئەمریکا بکات ئەو پێشنیاری ئاشتی بکات یاخود دانوستاندن بکات، نەک ئێران ڕازی بێت لە خۆیەوە، چونکە ڕازیبوونی ئێران ئەوە تەسلیم بوونە لەم کاتەیە، چونکە پەستانێک و زەختێکی زۆر زۆری لەسەرە. بەڵێ بەڕێز قەرداغی گەرمەوێ سەبارەت بە شەڕی نێوان حیزبوڵا و هەروەها ئیسرائیلیش لە جەنابەت بپرسم بەرەیەکی شەڕ لەگەڵیان کراوەتەوە لە نێو خاکی لوبنان، ئایا ئەمە دەکرێت بڵێن ئیسرائیل توانای بەرەنگاربوونەوەی چەند بەرەی شەڕی جیاوازی هەیە ئەگەر گروپەکانی دیکەش بێنە پاڵ حیزبوڵاوە وەکو ئەو بیانەوێت کە هێرش بۆ سەرخاکی ئیسرائیل بکەن لەلایەکی دیکەشەوە لە ئێران بە چڕی بۆردمان دەکرێت یان نە بە پشتیوانی لە ئەمریکا دەتوانێت بەردەوام بێت و هەروەها ئامانجەکانی خۆی بەدی بهێنێت؟ بێگومان ئەم جەنگەوەکو جەنگی 12 ڕۆژەکە نییە کە تەنها ئیسرائیل بێ و لە کۆتایی ئەمریکا داخل بێ، ئەمەیان دەبینین کە ئەمریکا وەکو پێشەنگی جەنگەکە خۆی نیشانەیە و دیار بوو کە هەر لە ڕاگەیاندنی کوشتنی خامنەیە ئەمریکا ڕایگەیاند و کارەکەی بۆ خۆی گەڕانەوە. ئێستا حیزبوڵای لوبنانی ئەو هێزەی جارانی نەماوە، ئەمە یەک. دوو دەبینین دەوڵەتێکی لوبنانی دروست بووە بە تایبەتی سەرۆک کۆمار بینیمان لێدوانی زۆر قورسی هەبوو، سەرۆکی حکوومەتیش لێدوانی زۆر قورسی هەبوو کە ئیدانەی ئەو هێرشانەی حیزبوڵایان کرد بۆ سەر ئیسرائیل وتیان ینی حیزبوڵا ئەوێت لوبنان بخاتە ناو ئەم جەنگەوە، کەواتە لەمەیشە لوبنان گۆڕانکاریەکی بەسەرا هاتووە. لە لایەکی تریشەوە زۆربەی لە شیعەکانی لوبنانی جوا هەستەکەن کە پێویست ناکات داخلی ئەم شەڕە بن، چونکە ناوچەکانیان وێران بووە پێویستی بە دووبارە بنیادنانەوە هەیە. لەبەرەوە بە بڕوای من ئێستا حیزبوڵاش لە لوبنان تەنها ڕوبەڕووی پەستانی ئیسرائیل نابێتەوە، بەڵکو حکوومەتی لوبنانیش دەوڵەتی لوبنانیش ئێوێ ئەم مەترسیانە کۆتایی پێبێنێت، ئەم چەکە کۆتایی بۆ پێبێنێت لە بروی جارێکتر نەتوانێت
یاری بە سەلامەتی و ئەمنی وڵاتەکە بکاتەوە. حوسەکان دەبینین هەتا ئێستا زۆر بەجددی داخلی شەڕەکە نەبوون، لەویش پێداچوونەوەیەک هەیە لەلایەن هەندێک لە سەرکردەی حوسەکانەوە بڕوایان وایە کە پێویست ناکات خۆیان بخانە مەترسیەوە لە پێناو ڕزگارکردنی ئێرانە. بەنسبەت عێراقشەوە دەبینین ئەو هێرشانی کرایە سەر زۆربەی ناوەندەکانی میلیشیاکان لە دیالە لە مووسڵ وای لێ کردوون تۆزێ ئەمانیش بە خۆیان ناپشتنەوە سەرکردەکان ڕازی نەبن کە جارێکی تر خۆیان بکەن بە سوتەمەنی ئەم جەنگە. لەبەر ئەوە ناتوانرێت بە شێوەی بەشێکی زۆر لەو گروپانە وڵاتانە کە جەنابەت ئاماژەت پێ کرد ئێران قوربانی بۆ ئەو گروپانە داوا، بەشێکی زۆری پارەی وڵاتەکەی خۆی بۆ پڕچەکردن و پارەدارکردنی ئەوان خرج کردووە. گوشارەکانی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا لەسەر ئێران و سزاکان هەر بەهۆی پارەدارکردن و پشتیوانیکردن لەو گروپانە بۆ وەکو حوسیەکانی یەمەن لە لیبیا لە لوبنان گروپەکانی کە تایبی حیزبوڵا و کۆمەڵی گروپی دیکەی پرۆکسی ئێران ئەوان دۆستی وەهمی ئێران بوون، نایانتوانی بەو شێوازێک هەیەیانەوێت خۆیان بخەنە ناو ئاگری ئەو شەڕەوە پارێزگاری لە ئێران بکەن. بێگومان ئێران بۆ بەرهێنانێکی زۆری کرد لە ئەو گروپانەیە بۆ ئەوەی لەم ڕۆژانەیە فریایکەون، بەڵام ئەمریکاش لەولاوە استراتیجێکی تێگیتری هەبوو کە پێی وابوو ئەبێت هەرێ لەم گروپانە ڕێگەیان بۆ خۆش بکرێ بۆ ئەوەی بەرژەوەندی ئابوووریان هەبێت بۆ ئەوەی بچنە ناو دەوڵەتەوە بۆی مەساڵح اقتصادیان هەبێت هەتا بگەنە قەناعەتێ کە ئەم بەرژەوەندی ئابووریانە پێویستە بمێنێ و لەبەر ئێران خۆیان نەخەنە مەترسی لە دەستدانی ئەم بەرژەوەندیانەوە. دەبینین ئەم استراتیجیە لە زۆربەی شوێنەکان سەری گرتووە کە استراتیجێتێکی ئەمریکیە بۆ ئەوەی ئەم گروپانە لاواز بکات و نەهێڵێت بەردەوام بن لە پەیوەندیەکانیان لەگەڵ ئێرانە یاخود تەنها لە ڕووی لێدوانەوە پشگیری لە ئێران بکەن، بەڵکو لەسەر ئەرزی واقع هیچ نزیک نەبنەوە لە ئێران و داخلی ئەم شەڕە نەبن. دەبینین ئەمە لە ڕنگانەوەی هەبووە لەسەر لێدوانی زۆربەی لە سەرکردە میلیشیاکان لە عێراق بەتایبەتی کە باسیەوەکەن کە ئەبێ لەگەڵ دەوڵەتا بن ئەبێ داخلی ئەم شەڕە نەبن. هەروەها لە لوبنانیش تەنەها سەرکردایی شیعە هەیە، هەر ئەو بڕوایان هەیە و پێیان وایە کە لەگەڵەوەی ڕێزیان هەیە بۆ جمهوری ئیسلامی لە ئێران، بەڵام نایانەوێت داخلی ئەم جەنگە بن. کەواتە دەبینین ئەو هێزەی کە ئەمریکا و ئیسرائیل بەکاریانێنا ئەو قووەتە عسکەری بەکاریانێنا پەیامێکی زۆر ڕوون بوو بۆ ئەم گروپانە کە ئەگەر ئێران خۆی نەگرێت و نەتوانێت خۆی بپارێزێت و اختراقاتێکی گەورە هەبێ و مۆساد داخلی ببێ، چۆن ئەم گروپە بچووکانە دەتوانن ڕوبەڕووی ئەم هێز و ئەم هێرشە ئەمریکی و ئیسرائیل لەببنەوە. لەبەرەوە بە بڕوای من لە سەدا 70 بۆ 80 پێداچوونەوەیان کردو و ئەو بڕیانیان ناوە کە نەبنە سوتەمەنی ئەم شەڕە و ئێران واز لێبێنن بۆ مەسیری خۆی. باشە بەڕست قەرەداغی هەڵوێستی وڵاتانی ئەوروپا چۆن دەبینی ئەوەی کە ئێستا هەیە بۆ نمونە بریتانیا یا فەڕەنسا، ئیسپانیا و هۆڵەندا ئەوانەی کە تا ئێستا ڕاستەوخۆ لەسەرم بارودۆخە قسەیان کردووە؟ ئێمە وەکو بینیمان هەر لە سەرەتایشەوە کە ئێران یەکێک لە مەسلحەتە بەرژەوەندەکانی بەریتانیای بە ئامانج کرد لە قوبڕوس، کەواتە بەریتانیا ژۆک ئەوەی بڵێ کە پێویستە بێتە ناو جەنگەکەەوە. بە بڕوای من ئەم وڵاتە ئەوروپیانە کە دەبینن ئەمریکا بەجددیەوە ئیش لەسەر ئەم مۆزوعە کە ناتوانن هەڵوێستێکی سربەخۆیان هەبێتیان هەڵوێستێکیان هەبێت کە دوور بێت لە هەڵوێستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئێمە باسی ئەوەکەین کە حتا ئەو وڵاتانی کە بەردەوام پێداگریانە کرد کە پێویستە ئێران بەهێز بێت و کەس هێرشی نەکاتە سەر مەسەلەن وەکو سین، وەکو سین کە هاوپەیمانی یعنی ڕێکەوتنی استراتیژیشی هەیە عسکەری دیفاعی لەگەڵ ئێرانە، و رووسیا کە بەردەوام پشگیری لە بەرەی ئێرانی و بەرەی هاوپەیمانەکانی ئێرانیە کرد. دەبینی ئێستا بێدەنگە، ینی چەند لە دوانێکیان ناوە ناتوانن داخڵ بن. دەزانن کە ئیرادەیەکی جددی هەیە، یەکێک لە زلهێسترین وڵاتی جیهان و بەقوەترین وڵاتی ناوچەکە ئەم گۆڕانکاریانیان یعنی ئیدارەی ئەو یاد و قیادەی پێشەوی ئەم گۆڕانکاریانە کە لەبەرەوە رووسیا و سینیش ناتوانن هەڵوێستێکیان هەبێ. کەواتە وڵاتە ئەوروپیەکانیش تەماشای ئەم یعنی وێنەیە ئەکەن، کەواتە بەشدارە بن. دەبینین کە چەند وڵاتێکی ئەوروپی ئەوەیان ئاماژە پێکرد کە بەهێزەکانیان بەکاردێنن بۆ ئەوەی یارمەتی
ویلایەتە یەکگرتووەکان یا وڵاتانی کەندا و یاخود ئیسرائیل بن بۆ سەرخستنی یاخود پێشخستنی هەڵمەتە سەربازیەکە دژی باشە بەڕێز قەرەداغی ئاماژەت بە هیچ وڵاتێ ناتوانێت کە سیاسەتێکی سەربەخۆی هەبێت. ئاماژەت بە چین و رووسیا کرد کە بە دوژمنە وەهمی و خەیاڵیەکان بە دۆستە وەهمی و خەیاڵیەکانی ئێران ناویان لێوە دەبرێت. چەند ڕۆژ بەر لە ئێستا بەرپرسی سیاسەتی یەکێتی ئەوروپا ئاماژێ بەوە کرد ئەم قەیرانی وزەی جیهانیە کە بازاڕەکانی جیهانی گرتوتەوە بە قازانجی رووسیا تەواو دەبێت نابێت بهێڵین ئەوان کۆنتترۆلی بازاڕی وزەی جیهانی بگرن هاوکات لەلایەکی دیکەوە چین جەمسەرێکی گەورەی ئەم ئابوووریە لە جیهاندا. پێت وایە ئەم وڵاتانە لە ئەنجامی ئەم قەیرانە کە ئەگەر ڕوو بدات دەکرێت وەکو کارتێکی فشار بازاڕی وزەی جیهانی بەرامبەر بە وڵاتانی دیکە بەکار بهێنن یا وڵاتان ناچار بکەن بە شێوازێک یا ئەم شەڕە ڕابگرن یا کۆنتترۆلی بە تەواوەتی دۆخەکە بتوانن بکەن. بێگومان یەکێک لە ئامانجەکانی ئێرانیش ئەوەیە کە ئەو سیگناڵە بات ئەو ئیشارە بات بە تایبەتی ئەو هەڵوەستانی کە لە گەروی هورموزە هەیبوو کە لێدان لە ئێران گرفت دروستەکە لە کەرتی وزەی جیهانیە، بەڵام ئەگەر هەر لەوەیشە شکاریە بکەین بۆ سیاسەتەکانی ئەمریکا کە پێشەوە دەستی گر بەسەر ڤەنزوێلایە دیارە یعنی ئامادە باشیەکی کردووە بۆ ئەوەی بتوانێت کە ئەم جەنگە وەکو ترامپ بودی 4 هەفتە 5 هەفتە یاخود چەند سەرچاوێکی ئەمریکی وتیان تا لەوانەیە سپتەمبەر ئەگەر ئامانجەکانی نەپێکا بەردەوام بێت دیارە احتیاتێکی ئەوەیان کردووە کە چۆن بتوانن بەرژەوەندەکانی وزە لە ناوچەکەیە یاخود لە جیهانە بپارێزن. ئێستا دەبینین کە سین لەوانەیە یەکێ بێت لەوانەی کە زۆر زەرری بەرەکەوێت لە داخستنی گەروی هورموز لە کاتێکە کە بە هاوپەیمانی ئێراندا ئارێ و نایشتوانێت لەم هەلومەرجەیە پستانێکی زۆر بخاتە سەر ئێران لەبەرەوە دەبینێت کە هەڵمەتێکی ئەمریکی و ئیسرائیلی هەیە بۆ لاوازکردن و یاخود گۆڕینی سیستەمەکە لە ناو ئێرانە. لەبەرەوە دەبینین کە ئەم زروفەی کە دروست بووە حتا هاوپەیمانەکانی ئێرانیش هەستەکەن لەوانەیە زیانیان بەرکەوێ لەم جەنگە کە دروست بووە بەم شێوەیە، لەبەرەوە زۆر لەوانەیە تەداخل نەکەن یان خود زۆر هەڵوێستی جدیان نەبێت. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز شاهۆ قەرەداغی ڕاوێژکار لە سنتەری ڕامان بۆ توێژینەوەی سیاسی و ڕاوێژکاری کە لە هەولێرەوە لەگەڵم بووی. زۆر سپاس.